تایبەتمان هەیە بەبێ ئەوەی بەخێراتنی هەمووکەی بەخێر بێن جلەکانیشت چەند لێ هاتووە زۆر سپاس زۆر سپاس جناب هەر ئاڵی وەزیر وەزیر هو مدير عام عزيز لا مدير عام وەزیر نییە عزيز بۆ ئەم شەو بەڵام بەڕاستی ماشەڵڵا زۆر لە چەکەی لێ هاتووە زۆر سپاس بۆ ئەم شەو دوو میوانی زۆر زۆر تایبەتمان هەیە کە نەریمان عەبدولواحید و جەمیلە ڕەحمان پێشووتر ئێمە پەیوەندیمان هەبوو بە یەکەوانێ و ڤیدۆت بۆ ڕووداوی تۆ ناردبوو لەگەڵ خێزان تا زۆر بەخێر بێن جەمیلە خان کە بە مدیر عام ناسراوە لۆ پێی دەڵێ مدیر عام بانە ئاخرەزایی چۆنە مەسەلەکە مدیری عام ئەڵێن هەموو هینێکی لە ژێر دەستە هەموو قرارێکی لە ژێر دەستە ئەجا تو خۆت بۆ مامۆستکەم چای مدیر عام یعنی چی پێمان بڵێ باخۆ بۆ ناوت ناوە مدیر عام والله بەخۆی مدیر عامە و لە ماڵی هەموو شتەکە و لە دەری هەموو شتەکە و ئیش و کاری ماڵی ئیش و دەرێ لۆ پێی ناڵێ مدیر عامەکە وا ڕۆیت چەند ساڵەکە هەروە پێی دەڵێم لە خۆشەویستیان قسەی ئەوەڵ و ئاخر مدیر عامەتی باسی چی بکەن ئەوەڵ و آخر قسەی ئەوە وای قسەی ئەوە یعنی ئەمە لە ماڵی ئێمەژی هەرمووتشت بەسەم ناوین مدیر عامە وەزیر زەمە دەرێ مدیر عام لەکەم وەزیر لە کلمە مدیر عام فەرقی نییە لەگەڵ ڕەمەزان چۆنن الحەمدولله لە خوای چەندێکە گەڕەمەتەوە کوردستان تقریبا 10 ڕۆژە ئەم بەخێر بێنەوە دووبارە بێگومان کەشەوەکەتان پێ چۆنە والله باشە بەڕاستی باشە جاران هەولێر زۆر گەرم بۆ ئەم کاتانە باشترە اینجا باسی یەکتر ناسینەکەتمان بۆ بکە بزانین چۆنێکتان ناسیوە وڵی 2005 زیرانم بوو لە بۆ خوێندن هاتبوو چەند هەفتەک یەک دیمان ناسی حەقی جیرانتی دوای ئەوەش گەڕاوە مانگەک دوو مانگ لە ئاخری لە پێش واتە 2006 کە دەستی پێکرد لە بینی یەکەم مانگە زەواز شتیوامان کرد جەمیلە خان پێمان بڵێ یەکەم جار چۆن هاتە پێش و چۆن داوای کردی وانتەرستامی سمی وازی لێبینە اینجا ئەخدەبی لە بۆی ئەخدەبی ئەکسپلین مدیر عامە خلاص وازی لێبینە لە پێی بڵێ دووبارە باشە یەکەم جار چۆن ئەمە ناسی و یعنی کە ئەم بۆ نمونە هاتە داوات چۆن هاتە داوات چۆن داوای کردی No, when first time. Yeah. When you see me. What I like on you. Yeah, what do you like? The first pekana. Pekana smile like pekainakai. Ka amni di yakam jar goti bo pekainai zor azm latwa. ڕاوستە بانوو لەگەڵ خێزانە هەب ئەنگلیسی قسە لەگەڵ ئێ باشە تاو خۆی تەرجمەی بۆ کردووە ئێ خۆی کاک پێمان خۆشە بە کوردی قسەمان بکە پێ بڵێ کە بە کوردی قسەمان بۆ بکە بەڕێزە ئینگلیسی قسە کرد لەگەڵ تێناگات کوردی بە جوانی تێناگات کوردی بە جوانی باش نازانی بەڵام کەمە دەزانیتر تێگە جیران بووین هاتبوو لە بۆ خوێندنێ یەک دیمان ناسی من بەسمە یەکەم تەقدیمی ئەم چۆن وەڵامی داوەتەوە چۆن بووە How was your play of him for the first time he told you to marry him Oh, you all right. The first time I see him. هريكا والله هريكا no سيرت ذات والله ما غلط كم غلط انا كم تيجي فمارد لا ايه بابا So first time when he asked me to marry. باشە جا خۆم بۆتان تەرجمەکەمەوەی کە باسێکە you can continue. You say the first time when he asked me marry to him. بەڵێ. How I feel. How you feel. I feel very happy alhamdulillah. زۆر دڵخۆش بووە کە یەکەم جار ئەو داوای لێ کردووە کە هاوسەرگیری بکە you already accepted. Of course straight away. یەکسەر قبوڵی کردووە بۆ کە هاوسەرگیری لەگەڵ بکە دیار بۆ بەخوا پێشتر سێریەکتریتانە کرد جیران بوو جیران بووین بەرێدا سێریەکتمان دەکرد خواردن تا بەکتریە والله نا خواردن نا بەڵام ساعتێن هەردەستام لە پەنجەرەی تەمەشام دەکرد بەس عایلەکە یەکەم جار ڕازی نەبوون لە بەرەوەی کۆڵچە بەڵام وەک ئەوەی کە دیار بوو لە ڤلۆگەکان و لە سناپەکانی کە ئەتکرد کە یەکەم جار هێناتەوە بۆ نێو خێزانەکەت بەڕاستی و زۆر دڵخۆش دیار بوون خێزانەکەت باسێکی ئەومان بۆ بکە لە دواییدا چۆن بوون پەیوەندیتان چۆنە ئێستا لەگەڵ یەکتریە ئێستا زۆر لە جاران باشترە ئەوەی کە لە سۆشیال میدیای دەیبینی لەخوای بەزیادبی لە پشت کامیرەی باشترین زۆر الحەمدولله بەڵام و بەس پەیامەکە لە بۆ ئەو بەڕێزانە ئەو خوشک و برایانەی کە زەواز دەکەن بۆ پێکەوە ژیان
ئەمە نمونەیەکی بەڕاستی قورسا کە زەواز دەکەی لەگە کەسێکی هاودینت نەبی هاوزمانت نەبی فەرقی هەیە لەگە کەسێکی ئێستا ئەو بەڕێزە لە تەنیشتە منە لە ماوەی 5 دقەی لێی تێدەگەم بەڵام لەوانەیە بە 10 ساڵی لەوەی تێنەگەم بەتاوەتی دکتۆر بەڕاستی پرسیارە مەراقمە بۆ نمونە ئێوە هاوزمان دەین هاودینیش نەبووین هاودینیش نەبوون باشە تۆ شتێک لە دڵتا بووە لەسەر مۆزوعی کردوتانە ینی دەنگە دەنگێکتان بۆ یان شتێ چۆن توانیتە تێی بگەێنی ئێستا بە کوردی 1000 وشە هەیە تۆ لە بەرامبەرەکە تێی بگەێنی بۆ ئەوە وایە ئەی بە زمانەکەی تر قەتەوە ڕوویا موبایلەکە دەربێنی بچتە سە ترانزلیکتەرەکە لە بینی خۆشەویست هەر بە چاو لێکدی تێدەگەن ڕاستە کەمە کەلیمە هەیە قورسە بەڵام تا ئێستا و مشکلەمان نەبووە لە خوای بەزیاد بێ من مەبستمە بزانم ئێستا لەسەر ئاینی خۆی هەرماوە نا ئێستا موسڵمانە لە خوای بەزیاد بی لە دوای زەواج و شتیوە هەرچەندە مەشتێکی تایبەتیە بەڵام خۆتانە لە ئیسلامدا ئاساییە موسڵمان لەگەڵ کریستیانیان بەڵام هەستەکەم پرسیارەکەی دکتۆر سەبارەت بە جلەکانی خاتوو بەس گوتم هەندێک جار دەبینی ئەمان کە ئاینیشیان جیاوازە کە دەست لە ناو بۆنەیەکی موسڵمانان ڕێزی ئەوە دەگرن نمونەیەکی جوانی پێکەوە ژیانە لەبەرەوە من لەو ڕوانگەیەوە پرسیارەکەم زین کووە دین ئاسان نییە بەڕاستی بەڵام لە خوای بەزیادوی من یعنی بە شێوازێکی وان نیشانمدا واتە بەبێ هیچ زەختێک دەتوانی پرسیاری ئەوی بکەی بڵێ بۆ موسڵمان بوو چۆن موسڵمان بوو یان چی باعث بوو ینی how you feel how you get Muslim like it's a personal question but you have to tell me how you feel when you change your religion like how I feel or why I change why you change the first thing Neriman showed me the way you know how he show you talking about everything Quran children going to mosque you know children learning as well they are Muslims and I just feel I want to be one of them بەڕاستی من پرسیارم نەکرد کە کاگنەریمان چۆن پێیوتووە کە ببێ بە موسڵمان چۆن بووە ئەوش جوابیینەوە کە سەرەتا کاگنەریمان بە شێوازێکی جوان وردە بۆی باس کردووە باسی قورئانی بۆ کردووە وەبزانم بۆی باس کردن کە ئێستا مناڵەکانی ئەچێ بۆ مزگەوتیش قورئانیش دەزانن بەڵام پێمان خۆشە کە پێمان بڵێ وشەی کوردی چی فێر بووی وڵا دەزانی Kurdish word وڵا زۆری دەزانی بەس قسەمان بکە سەردێشی فێر ئەی باوکەکەم ئەی باوکەکەم باوکەکەم های مەجو ئەی باوکەکەم چۆنی when you get angry what do you say to Nariman when what sorry when you get angry what do you say to him just kiss me in Kurdish like you used Kurdish word usually I say basha tau قطورە نابی لە خوای بەزیادی لە بەو شتەی زۆر باشە ئارێ وڵا من بەخۆم کەسێکی نەرمونیانم و ڕێز لە ئافرەتی دەگرم عەزم لە دەنگە دەنگ و قسەی زبر و نەشیاو نییە بە هیچ شێوەکی بە ئافرەت چکم ئافرەت نەبی بەڕاستی ژیان نابیتر ئەوە هەیە هەتا ئێستا باوەڕ ناکەم دڵم شکاندبی یان خۆم لێ تووڕە کردبی یان عێدزم کردبی نەخێر هەموو کاتێک ڕێزم زۆر گرنگە ئێوە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکاردەین خۆشتان کاری دیکەتان هەیە بەڵێ هەردووکمان کاری دیکەمان ئایا تۆڕە کۆمەڵایەتیەکان بوونەتە سەرچاوەی داهات بۆ ئێوە بەڵێ سوودێکی باشتان لێبینیوە بڵێم لەو باشانەنا بەڵام سوودمان لێبینیوە لە خوای بەزیاد بێ پەیامەکانتان چییە کە ئێوە لەگەڵەوەی کە بۆ خۆتان سوودی لە ڕووی داراییەوە سوود دەبینن لە ڕووی ئابوووریەوە دەتانەوێت چ بە کۆمەلگەی کوردی بڵێن لە پەیامەکی کۆمەڵاتیە عەزیزی پەیامەکی کۆمەڵاتیە پەیامەکی تێکەوە ژیانە دەربارەی زەواج دەزانی کووا چکم زەواجی ئێرە بەداخەوە ئێستا زۆربەی زۆرمان دەیبینین بە تایبەتی لە کاتی کەرنتین بەدایان عائیلە کە جێمان لێ دەبووە لە تیڤەکەی بەڕێستان کە مشکلی عائیلی زۆر بووە بەڵام ئەمە وامان کرد کە خۆشەویستی زیادکەیت دەزانی کووە یعنی لە ناو هەم بینی هەموو بۆ ئەوەی ئەم ببێتە ڕێگنیشان دەرێک بۆ ئەو کەسانی عادەتەن نەکە لێکوانە واتە نەکە لە کوردستان لە وڵاتانی دەرەوەش کاتی ئەو کەرنتینیە کە دەستی پێکرد زۆربەی پیاوەکان کە لە ماڵەوە بوون ئەو پیاوانەی کە غەل و غەش دەکەن ئەو پیاوانەی کە خیانەت دەکەن ئەو پیاوانەی کە تەعەمولی
زۆر تەسەڕوفاتی خێزانەکانیان ناکەن لە ماڵەوە یان وەکو یارمەتی وەکو هەڵس و کەوت چکم پیاو زیاتر لە دەرەوەیە ژل لە ماڵەوەی ڕاستە لە ئەوروپا هیچ فەرقەچی نییە هۆردووچان هەریەکە بەڵام لەوێش زۆر جار هەیە ئافرەتەکە لە ماڵەوەی کە بەبوونی عامیلە و منداڵ بوون و لە ماڵەوەیە ئەو ئێستا ژڕەنگی کوردی جلێ کوردی و خواردنی کوردی و مەکسی یعنی ئەو پامەش با بگەینم زۆر جارێک کە مەکسی لە بەردەکە خەڵکانەکە پێمان دەڵێن قەرەز یان دۆم منیش دەرێ مەگە دۆم بینیان قەرەز بین ئەمە دەستکردی خواین هەر ئینسانین ئەوە شتێکی کوردەواریە بەڕاستی شتێکی جوانە شتێکی پۆشراوە شانازی دەکەم وەڵا خواردنی کوردی عەزت لە چییە؟ دۆڵما کیفتا کوبا کوبا هەمووی دەخواتن ئەرێ وەڵا تۆ حەزت لە خواردن وەڵای خواردنیوان هیچ خواردنێکیان نییە بە قورعان یعنی خواردنێکی ترادیشناڵی نا وەڵڵاهی نانیتیان خواردنێکی وایان نییە باشە ئەی پەیوەندی لەگەڵ خەسووت چۆنە لەگەڵ خەسووت کوی زۆر باشە چی پێڵی بە خەسووت لێرۆتی پێڵێ ئەنی مەسیشتی ئەگە دەرێ خۆشم ناوی دەردن لە گیان دەرێ نەنووستی دێگۆ تەمەشاتان دەکەم سڵاو ڕۆیز بۆ خەزووری خەزووری هەردووکیانی ئەوانی ئینسانی بەڕێزن زۆر زۆر چیک چیک ڕۆپۆپلیک ئارێ وەڵا ئینسانی سەردانەوە دێن بێدە سەردانەوە بەڵێ بەڵێ دێنە یوکەی ئەمە دەچینە وێندەر ساڵانە سەفەر دەکەین ئێستا پێشەوەی بینەوە ئێرە خێزانم چوو بۆ وێندەر بەڵام ئەم لەبە سکوڵ و منداڵ و شتیوا و بزنس و ئیش و کار زیاتر لە ماڵێ بووین وەری بەڕاستی ئەوە من جێگەی ئەوەیە کە سپاسی جناب دەکەم زۆر ئەخلاقێکی خۆشت عزیزی سپاس دەکەم گەورەی ئەو ئەخلاقی زۆر ڕوویکی خۆشت هەیە بنیام حەزەکە لەگەڵ جناب قسەم سپاس دەکەم بەخۆی ئینسان کە باش بە لە بۆ خۆی باشە وایانە کە خراپیش بوو زەرە لە خۆی دەگەینی من زۆر جار هەیە بە تایبەتی ئێمەی کورد تەمەشای عەڵقە و فلیمی زۆر دەکەین دەرێ مادام هەر تەمەشا دەکەین با دەرسەکی لێوەگرین خراپەکە یان کوشتنە یان سزنە ئاخیرەکەی باشەکەش سەرکەوتنە بێگومان ئەوەی کە باشە لە فلیمەکان کاک نەریمان ئەو کۆمنتانەی کە لە تۆڕە کۆمەڵاتەکان دڵنیامەوە زۆرە تۆ مەجاڵت نییە دای هەمویان کەی بەڵام ئەوەی کە لە هەمووی خۆشتر بووە قەتبیرت ناچێتەوە چی بە بۆتان نووسراوە کە زۆر پێکەنی ئەوەی لێ باسی کەم ئەوەی شتی وەڵا زۆر هەیە بەخوای من کەم تەمەشایان دەکەم بەڵام خەڵک هێشتی کۆمیدی خۆشیان هی ئەوە کە باز بکرێت بەخواشتی زۆر دەنووسێت ئێستا زۆر کەسەیە ئێستا ئەوەی کوبەکە خوشک نووسیتی دەرێ ئیشاڵە هیچی لێ نایە بەڵام ئەگەر مرد ئەمن شوت پێ دەکەم وە سیارە و خانیشم هەیە دەستمەی خۆشی نردبوو لە سناپی تۆ بۆستە بۆسە بۆ ترانزلیت کردووە ئارێ وەڵڵا هەمووی دەزانی هەمووی دەزانیتن کۆمنتەکەی بۆ ترانزلیت کردووە بۆی تەرجمە کردووە مەبەستم و بزانم ئەوەندەی کە لە کوردستان هەوادارتان هەیە لە چیکیش هەوادارتان لە چیکەیتمان لە بەریتانیا شەیتمان بەڵێ ئێستا تیڤەکی ئەمریکیە هەر ڤیددیۆچمە ماگانە ڤیددیۆ کۆمیدیەکان نەگەوانی بە کوردی ڤیددیۆ کۆمیدیەکانمان 2 میلیۆن 10 میلیۆن 15 میلیۆن ڕۆیە تەمەشایکەن لە وڵاتانش بەڵێ بەڵێ چەند کەوایە ئەمە گرنگە چەند پەیامی لە کوردستان هەیە پێکەوە ژیان یەکتر قبولکردن خۆشەویستی گەیاندووتانە بەو خەڵکانە زۆر وەڵا یعنی گەیاندمانە بە خەڵکی دەرەوەش وەکو باسم کرد تیڤێکی ئەمریکیە ئێستا هەموومانجێ ڤیددیۆکی مەدادەنێتن و داهاتە لە ڤیددیۆەکانی خۆتان کە باسی ژیانێکی ئاسایی بۆ نمونە دەکەن چەند ئامانجیشتان ئەوەیە کە ئەو کللتورێکە لە کوردستان هەیە بیگوازنەوە بۆ وەکو کەلتورەکە خەڵکەکە دەبینی کە خواردنەکەی دەبینی دەپرسی جلوبەرگەکەی دەبینی دەپرسیتن یعنی پێیان جوانە ئێستا لە بۆ نمونە لە بەریتانیەکە من زیاتر لە 20 ساڵە لێمە کە ڕەمەزان دێ برێ بە ڕۆژی نیمە بە چاوێشکە تەمەشات دەکەن یعنی حەز دەکەیت و ڕێز لە دینەکەی خۆت بگری ئەوان حەز دەکەن زانی یعنی حەز دەکەن وەکووانمان پێ دەڵێ ئێمەش لە کوردستان خاوەن کللتورێکی دەوڵەمەندەوە ژیانی ئەنی بۆ نمونە پێشمەرگا خۆی کردە قوربانی لە ناوچە ئێزدی نشینەکان و مەسیحی نشینەکان ئایا ئەمەتان گەیاندووە لە ڤیددیۆکەتان بە جۆرێک لە جۆرەکان وەکو بەو شێوەیە نەمانگەیاندووە بڵێ باسی بە تاکید بەڵام ئێستا وەکو جاران نیە لەناو تەلەفۆنەکەت ئەگە من نەیگەێنین بە ڕێستان دەگەێنن واتە خەڵکی زۆر ئێستا من 10 ساڵ 15 ساڵ پێش ئێستا زۆر وڵاتە بوو یان زۆر ناوچە و قەوم هەبوو نەیدەزانی کورتیە بەڵام ئێستا لەخوای بە زیادی دەستی هەردێکی کە دەری ئام کوردیش سرێتەوەی دەزانن کە ئەتو چی
بەڵام هەریەکەشی دەوری خۆی دەبینی بەتاکید گرنگە هەمیشە دەوری مە ئەوەیە لەسەر شانی هەموو تاکید بەتاکید ئارێ وڵاتکە بەڕاستی زۆر گرنگە کە دەڵێن لە تۆڕە کۆمەڵاتیەکان ئێستا کۆمنت بۆ ڕوودا و هاتووە لە لایڤی ڕوودا و دەڵێن مدیر عام بە کوردی قسەمان بۆ بکە دە بە کوردی قسەی بکە قسەی بکە نازانم نێژی دەکەی سپاسی ئەو کەسە بکە کە کۆمنتەکەی بۆ نووسیوی someone in live ڕوودا writing a comment about you and someone said that he like you to speak Kurdish. دەبێت زۆر سپاس لەوە کۆمنت زۆر سوپاس ئەمتان لە بە کۆمنت هەموو تالمان خۆش دێتەوە زۆر سپاسان بکەین کە میوانی ئێمە بوون بەڕاستی دکتۆر ئەمە نمونەیەکی جوانی پێکەوە ژیانە کاگنەریمان بێجگەلەوەی کە شتی کۆمیدی پیشان ئەدا بە هەمان شێوە پیشانی ئەدا کە پیاوان لەگەڵ خانمان لە ماڵەوە باش بن و خێزانەکانی خۆیان خۆش بوێ بەڕاستە ئەوانە دوور لە کامێرێ ئەوەی لە نێو خێزانەکانی دیکەیە بەڵام زۆر گرنگ ناڵێم ئافرەتارمان هەمووی پێرفێکتن بەڵام من تاکیدم ئەگە پیا و باشبی ژنەکە خراپ نابی یعنی تەجروبەم زۆرە ئێستا و کاتی من ئەو خێزانەی خۆم ناسی ئەگە کۆمەڵی تەسەڕوفاتی خراپێ بم کردبایە ئێستا لێرە دانەدەنیشتم بێگومان واتە پیاوەکە دەتانی ڕێڕاست بە هەردووتان بەیەکەوە تاواکەری یەکتر چەپڵە بە یەک دەست لێ نانە بە تاکید وایە بەڵام پیاو دەور دەبینە ڕاست بەیەکەوە بمێنن زۆر سپاس عەزیز زۆر سپاس